ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلەبەیانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کرێکاران لە بایانگان. ناڕوونی چارەنووسی ئاریان نارەیزادە لە مەریوان. بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردوانی ژینگە لە سلێمانی. مانگرتنی کرێکارانی معدەنی مس لە سەفیداوای نیمرووس. مانگرتنی بازاڕیان لە شارستانی سەمیرۆم. کۆبوونەوەی بازاڕیان و خەڵکی ناڕازی لە نیکشار و سەراوان و خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کرێکاران لە بایەنگان. ڕۆژی پێنجشەممە 16 گەلاوێژ هێزەکانی هەنگی مەرزی هێرشیان کردە سەر کرێکارانی کۆکردنەوەی بنێژ لە بایانگان و کەلوپەلەکانیانیان لێزەوت کرد. کرێکارانی وەرزی شاغڵ لە بەشی کۆکردنەوەی بنێژ هەموو هاوینێک لە گەرمای سەر و چلپلەیدا سەردانی ناوچە شاخاویەکانی هەورامان پاوە و بایەنگان دەکەن بۆ ئەوەی شیرەیداری وەنەتەق و بۆ فرۆشتن کۆبکەنەوە. ڕۆژی پێنجشەممە هێزەکانی هەنگی مەرزی هێرشیان کردوتە سەر کرێکاران و هەموو بەرهەموو کەلوپەلەکانیانیان لێزەوت کردن. ناڕوونی چارەنووسی ئاریان ناریزادە لە مەریوان. ماوەی 2 مانگ بەسەر دەست بەسەرکرانی ئاریان ناریزادە لە شاری مەریوان تێپەڕیوە و هێشتا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستدا نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ 2 مانگ لەمەوبەر هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران ئاریان ناریزادەیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. لەو ماوەیەدا ئاریان لە دەستڕاگەشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری بێبەش کراوە و بەدواداچوونی بنەماڵەکەشی تا بە ئەمڕۆ بێئاکام ماوەتەوە. بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردوانی ژینگە لە شاری سلێمانی. ڕۆژی پێنجشەممە 16 گەلاوێژ کۆمەڵێک لە شاخەوانانی شاری سلێمانی لە چالاکیەکدا ڕێزیان لە یادی 3 گیانبەختکردووی ڕێبازی سەوزی ژینگەی شاری سنەگرت. بە پێو دیمەنانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە شاخەوانانی سلێمانی بە سەرکەوتن بەسەر یەکێک لە چیاکانی هەرێمی کوردستان یادی چیاکۆ و یوسفی نژاد، خەبات ئەمینی و حەمید مورادیان بەرز نرخاندووە. ژینگە دۆستانی سلێمانی بە بەدەستەوەگرتنی وێنەیە و 3 گیانبەختکردووە پەیمانیان لەگەڵ ئاواتی هەموو گیانبەختکردوانی ژینگە نوێ کردوێتەوە. مانگرتنی کرێکارانی معدەنی مس لە سەفیدابەی نیمرووس. کرێکارانی شاغڵ لە معدەنی مسی ناوچەی سفیدئابەی نیمرووز ڕۆژی پێنجشەممە 16 گەلاوێژ دژمنەدانی حەقدەست دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. بە پێی راپۆرتی حاڵوەش کرێکارانی ناڕازی پاش دەست لە کارکێشانەوە لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا خوازیاری پێدانی 3 مانگ حەقدەست و مەزایای دواخراویان بوون. کرێکارێک لەو بارەوە وتوێتی کە لە گەرمای سەختی هاویندا بەبێ ئیمکاناتی ڕفاهی کاریان کردووە تاکو بتوانن بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن، بەڵام بەڕێوەبەرایەتی شرکەت هیچ بایەخێکیان پێنادەن. مانگرتنی بازاڕیان لە شارستانی سمیرۆم. ڕۆژی پێنجشەممە 16 گەلاوێژ بازاڕیانی شارستانی سمیرۆم دژ بە حکمی ئەعدامی فازڵ و مێهران بەهرامیان و سەپاندنی 16 ساڵ زیندان بەسەر یونس بەهرامیان و داریۆش ساعدی مانیان گرتووە. مراد بەهرامیان لە 25 خەزەڵوەری ساڵی 1401 هەتاویەوە هاوڕێ لەگەڵ عەلی عەباسی و مسلم هۆشەنگی بە تەقەی ڕاستەوخۆی سەرکردگەرانی حکوومەت گیانیان بەخت کرد. ڕۆژی 10 بەفرانباری هەمان ساڵ فازڵ و مێهران بەهرامیان بە تۆمەتی سزادانی بەسیجیەک دەست بەسەر و مانگی ڕەشەمەی 1403 بە دانانی وەسیقە ئازاد کرا. ئەو دوو برا ئازادی خوازار لە ڕێکەوتی حوتی گەلاوێژی 1404دا بۆ جارێکی دیکە دەست بەسەر کران و بە ئیعدام مەحکوم کران. ڕۆژی پێنجشەممە خەڵکی شارستانی سمیرۆم دژ بە سەپاندنی سزای ئیعدام بەسەر و دووبانگکراوەدا مانیان گرتووە. کۆبوونەوەی بازاڕیان و خەڵکی ناڕازی لە نیکشار و سەراوان. ڕۆژی پێنجشەممە 16 گەلاوێژ بازاڕیان و خەڵکی ناڕازی لە شارەکانی نیکشار و سەراوان لە بەردەمی دارەی بەڕدا کۆبوونەوە و ناڕەزاتی خۆیان لاست نەبوونی خزمەتگوزاری نیشانداوە. بە وتەی ناڕازیان نەبوونی کارەبا زیانی زۆری لە کەسب و کارەکانداوە و لە بەرامبەر نەبوونی کارەبادا ئیدارەی بەرق قەبزی چەند ملیۆنی بۆ دوکانداران ناردووە.
هاوکات شارۆمەندانی سەراوان بە وتنەوەی دروشم لە بەردەمی دارەی بەرەقدا خۆ پێشاندانیان کردووە و خوازیاری دابینکردنیە ئاو و کارەبای 24 کاتژمێری بوو. لەلایەکی دیکەشەوە بنەماڵەی نەخۆشەکانی نێو ناوەندە دەرمانیەکانی سەراوان نیگەرانی تەندروستی ئازیزانیان و وتویانە نەبوونی کارەبا لە بەشەکانی وەکو ICU گیانی ئازیزانیانی خستۆتە مەترسی جددیەوە. داخستنی جادەی پولدۆختەر بۆ خۆڕەماوە لەلایەن خەڵکی ناڕازیەوە. شەوی چوارشەممە ڕێکەوتی 15 گەلاوێژ خەڵکی ناوچەی بۆنلار زیوداری سەر بە پارێزگای لۆڕستان لە ناڕازایەتی بە نەبوونی خزمەتگوزاری جادەی سەرەکی پولدۆختەر بۆ خۆڕەماوە جادەی سەرەکی پولدۆختەر بۆ خۆڕەماوایان داخستووە. بە پێو دیمەنانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە خەڵکی ناڕازی بە داخستنی ئەو جادەیە و وتنەوەی دروشم دژ بە حکوومەت ڕێگەیان نەداوە هیچ بار هەڵگر و ئۆتۆمبیلێک بەو جادەیەدا تووشۆ بکات. ناڕازیان هۆشداریان بە دەوڵەت داوە ئەگەر ئاو و کارەبای 24 کاتژمێریان بۆ دابین نەکەن چالاکیەکانیان بەرینتر بەڕێوە دەبن. دەست بەسەرکردنی مەسعود بەختیاری لە عێراق. ڕۆژی چوارشەممە مەسعود بەختیاری چالاکی کرێکاری و بەڕێوەبەری کاناڵێکی تەلەگرامی لە عێراق لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە. بەپێی راپۆرتی دابانە و چالاکە کرێکاریەکە لە کاناڵەکەیدا 2000 ئەندامی هەیە ڕۆژی چوارشەممە بابەتێکی لەسەر گەندەڵی بەرپرسانی ڕژیم وەکو دۆڕی نەجەف ئابادی ئیمامجومەی عێراق دانابوو بۆ بۆنەوە لەلایەن پۆلیسی ئەمنیەتەوە دەست بەسەرکراوە. پۆلۆمکردنی دەیەکەی سنفی لە کاشان. لە ڕۆژانەی ڕابردوودا دەیەکەی سنفی لە شاری کاشان بەهۆی لە بەرچاو نەگرتنی یاسای حیجابی ئیجباری لەلایەن پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقیە و پۆلۆم کراون. بە وتەی سەرۆکی ژووری ئاسنافی کاشان ئەو دەیەکە سنفیە جلوبەرگی بە قسەوان ناشیاویان فرۆشتووە و مشتریەکانیان حیجابی ئیجباریان تۆڕداوە. هەروەها تالارێکی زەماوەندیش لەو شارە بەهۆی لە بەرچاو نەگرتنی یاسای حیجابی ئیجباری و تێکەڵبوونی ژن و پیا و داخراوە. دەستگرتنی سپای تروریستی پاسداران بەسەر شرکەتە خصوصیەکان. بە پێی راپۆرتی واشنگتۆن پۆست سپای پاسداران بە شێوەیەکی بەرین دەستی بەسەر ئەو شرکەتانە داگرتووە کە لە بواری وەبەرهێنان کار دەکەن و بەهۆی سیاسەتاڵەکانی ڕژیم تووشی قەیران بوون. پێشتر راپۆرتی جیاواز لەسەر کڕینی پشکی کۆمپانیەکانی چالاک لە بواری بیناسازی مخابرات و نەوت لەلایەن سپای پاسدارانە و بڵاو کرابوو. ئێستا ئەو ناوەندە ئەمنیەتیە هەوڵی داگیرکردنی هەموو کۆمپانیا خصوصیەکانەدات کە بەهۆی سیاسەتاڵەکانی کۆماری ئیسلامیەوە ئێستا تووشی قەیرانی دارایی بوون و بەو شێوەیە دەیەوێت نفوزی ئابووری خۆی لە هەموو بوارەکاندا پەرە پێ بدات. یەکێک لەو شرکەتانەی کە سپای پاسداران هەوڵی داگیرکردنیەدات وێبسایتی دیوارە کە بەرپرسانی سپا دەیانەوێت لە ڕێگەی کڕینی پشکی ئەو شرکەتە بە تەواوەتی دەستی بەسەردا بگرن. خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل. ڕۆژی چوارشەممە کۆمەڵێک لە دژبەرانی شەڕ لە ئیسرائیل لە سنووری غەزە خۆپێشاندانیان کردووە خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ بوون. بە پێی راپۆرتەکان خۆپێشاندەران کیسەی ئاردیان هەڵگرتووە و بە بەدەستەوەگرتنی وێنەی منداڵانی برسی لە کەرتی غەزە هەوڵی دەربازبوون لە سنووری غەزەیان داوە بەڵام هێزەکانی پۆلیس ڕێگەیان نەداوە. ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە نێتانیاهۆ خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ و ئاگربەستی هەمیشەی بوون. گیانبەختکردنی 36 کەس بەهۆی بردومان و برسێتی لە غەزە. وەزارەتی بێداشتی غەزە ڕۆژی پێنجشەممە ڕایگەاندووە کە لە هێرشەکانی ئیسرائیل بۆسەر کەرتی غەزە بەلانی کەم 32 کەس گیانیان لە دەستا و 4 منداڵی دیکەش بەهۆی برسیەتی گیانیان بەخت کردووە. بە پێی راپۆرتە 32 کەس بەهۆی بردومانی خێوەتی ئاوارەکانی وردوگای مەواسی لە خانی یونس گیانیان بەخت کردووە و 4 منداڵی دیکە بەهۆی برسیەتی گیانیان لە دەستاوە. بە پێی ئامارەکان ڕێژە و کەسانەی بەهۆی برسیەتی گیانیان لە دەستاوە گەیشتوتە 197 کەس کە 96 کەسیان منداڵ بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە با گیان لەدەستدان و برینداربوونی 10 کەس بەهۆی سووتانی دارستانەکان لە وڵاتی فەڕەنسا. بەهۆی ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی نێوان فەڕەنسا و پۆرتەغاڵ یەک کەس گیانی لەدەستداوە و 9 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕۆژانی ڕابردوودا سەدان هێکتار لە دارستانەکانی فەڕەنسا، ئیسپانیا و پۆرتەغاڵ بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە ئاگردا سوتاوە و هەزاران کەس ناچار بوون ماڵ و حاڵیان بەجێ بێڵن.
لە کامی سووتانی دارستانەکانی فەڕەنسا ژنێک گیانی لەدەستاوە، یەک کەس ون بووە و 9 شارۆمەندیش بریندار بوون. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.